ئێمە نووسراومان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران بەرزیەکاتەوە بۆ وەزارەتی دارایی و بەڕێ سەرۆکی حکوومەت بەپێی ئەو پارەی لەبەردەستە ئەوان بڕیارێن. ئەو بڕیارە لای ئێمە نییە. ئێمە داوامان کردووە کە قەرزی بچووک لە سەرەتایە بەو قەرزەی کە وەریەگرینەوە کە ماڵانە ملیۆنێک دۆلارە دەست پێ بکەینەوە چاوەڕێی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی. ئێمە وەرکشۆپەکان و کۆنفرانس و سیمینارەکانمان تەواو کردووە. ئێستا ئەو لیژنەی ڕاپسپێررابوون بۆ ئامادەکردنی خەریکی ئامادەکردنی پرۆژە یاساکەن، وەرگرتنی تێبینی و سەرنجی ئەو کەسانن کە بەشداریان کردووە، دواتر هێنێرینە ئەنجومەنی شورا و دوای ئەوێش بۆ ئەنجومەنی وەزیران. حەوت سەنتەری ڕاهێنانی پیشەیی گەورەمان هەیە، لە هەولێر دوانمان هەیە، لە سلەیمانی یەکێکمان هەیە، لە دهۆک سەنتەرێکمان هەیە، لە زاخۆ، لە سۆران، هەروەها لە گەرمیان. ئێستاش لە هەڵەبجە خەریکی ئامادەکاری سەنتەرێکی هاوشێوەی کە لە دوای دەژن ئەکرێتەوە. ئەم سەنتەرانە بۆ ڕاهێنانی پیشەیی گەنجانە لە پیشە جیاجیاکانە، ئەو پیشانەی کە ئێستا لە بازاڕ هەلی کاریان دەسەکەوێت. ئامانجەکەمان ئەوە بوو کە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە سەردانی ئێرەمان کرد بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئەنجومەن ئاگادار بێت لە پێداویستەکانمان لەوەی کە بتوانین چۆن باشتر ئەم سەنتەرانە بەگەڵ بخەین باشتر لە خزمەتی گەنجان و وا بکەین کە زۆرترین گەنج لە هەرێمی کوردستان ڕاهێنانی پیشەییان بۆ بکرێ بۆی دواتر ببنە خاوەنی پرۆژە و پیشەی خۆیان.